حکومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ گوێ بە هاوڵاتی نادات لەبەرەوەی خۆیان کۆمەڵە گەندەڵیان کردووە و ڕوشیان نایبێنە ناو خەڵکەوە و ئاگاداریشین لە نزیکەوە کەش ڕۆژانە چ شتێک نرخی سعرەکان بەرزەکەنەوە تا ئێستا بە 2 مانگ بە 45 موچەیەکەدا بەڵام لەولاوە خۆشیان ڕیان پێداوە پاس ببێ بە 750 6 بێ بە 1000 یانیەوە هەمووی ئەگەڕێتەوە بۆ زەرەدوزیان بۆ میلەتەکە بۆ مانەوەی خۆیان لەگەڵ هەموو دراوسێ و بوون بەجاشی تورکیا بوون بەجاشی ئێران و شتەکان خۆیان عەقدەکانیان کردو کاتی خۆی لە پێناومانەوەی خۆیانە ئێساش ناتوانن عەقدانە هەڵوەشێنەوە بۆ نمونە پارتێ عەقدی 50 ساڵی لەگەڵ تورکیا کردووە بەرمیلە 90 بە 7 دۆلار کە بڕا بۆ بەرمیلە 90 خاو ئێسا بەرمیلە 90 گەیشتوەتە 130 دۆلار هەتا لەم شەوانە ئەگەدار سەرۆکی ئەمریکا ئەڵێ توان ئەگاتە 300 دۆلاریش ئێمە هەر لە 7 دۆلارەکە ماوینەوە والله جا خەڵک چی بکە خەڵک خۆ پیشاندانەکە خەڵک ناڕەزایی ڕۆژانە هەمومان ئەبین خەڵک ناڕەزایی دەرەبڕێت بەڵام ئەمان گوێ لە خەڵک ناگرن و خەڵکی جەگە بیوێ شتێ بکە ئەمانی کوشن بۆ مانەوەی خۆیان ئامادەن لە 180 میلەتەکە بکوژن لە 120ەکەشی ئەوە ئایدی خۆیانە خۆیان نینیان کردو مامەڵیان لەگەڵ ئاکەن و هێشتویان تۆ بەلای خۆیانە وڵا کێشەی ئێمە ئەوەیە بەنزینە یعنی جێگیر نییە یعنی 950 بوو بە 1000 لە 1000ەکە بوو بە 1025 هەر وتما قەیناکە ئیساکە بوو بە 1050 یعنی بەڕاستی هیچ شتێکی تیا نەماوەتەوە بۆ ئێمە نازانین چی بکەین ڕووکەینەکوێ نەوت و غاز و گاز و بانزینە لە ناو کوردستانە هەر لەو عەرزایە خۆ لە ئۆکرانیەوە بۆمان نایە ئەوە تە لێرێ هەمووی هی مەسوولەکانە گشتیان خۆیان بۆ خۆیان وای لێکەن ئەیدەن بۆ خەڵکە بەو شێوازە بانزینە دەن بە خەڵک بە 1050 دینار باشە تەکسی چۆن بسوڕێتەوە کاسبی چۆن بکەین ماڵ و ماڵ چۆن بەخێو بکەین یعنی بەڕاستی هیچ شتێکی تیا نەماوە بەڕاستی کورد خیرەتی جارانی نەماوە بەعس ئالوا بوو لەم بەردەرکی سەرالوا بە شەق دەرمان کرد بە شەق یەکیان شخصی خۆم بوو باخۆ پیا خۆی هەڵنێ لەو ڕۆوە با بڵێم بەس ئەشۆبلا خیرەت نەماوە کاکە من تێم خۆ بۆ عامە ئاوە نییە کارەبایە نییە غازە نییە گازە نییە نەوتە نییە مەعاشە نییە پارە نییە نازانم چی نییە هەتا نەوت بە 30 دۆلار بانە وەڵا بەش ناگا قۆنەرەی بەعسیان با چەکر هی حکومەتی خواریان با چەکر بۆ پارەیان بەدێ بیدەن بە خەڵکە لێرەشە دزیەکەیان لێ کردی بە 2 مانگجارێ مەعاش بە خەڵکەدەن تێگەی برام یعنی بەڕاستی هیچ شتێک نییە نەوت و غازە خۆ لە ئۆکرانیاوە بۆمانێ کاکەوە گریماوتمان وەکو دانەوێڵەوە ئەمانە لێوەیەت ئەی نەوت و غازەکە لەکوێوەیەت ئەوە تە لوایە هەر بانگێکە شێواشێک زۆر تاهاتوو وەڵی بە داهاتی هەرێمی کوردستان بە داهاتی هەرێمی کوردستان جگە لەو 2 ملیارێکە لە بەغاویت بە داهاتی هەرێمی کوردستان بەو وەسڵەی کە بۆ من هاتوۆتۆ هی کارەباگەم هەر زەلامی 800,000 لێ بچێن و درۆ دەلەسەی تیا بکەن وەڵی هەمووانە 2 مەعاش بە خەڵکەتن دەوەرە کاکە خۆ هێمە تیرۆریستی فەرمو بێ بۆ ناومان دانیشین قسەیەکەین تەفاومەکەین کاکە 2 بانزیخانەیەکەین بە 3 بانزیخانەیەکەین بە 4 بانزیخانە دایانێ کێشەی و خەڵکەش حەلە بێ ئەیدێ نایکەن کاکە نایکەن یعنی هەر ئەیانەوەی هەنێ چت هەیە بەڕاستی ئەیانەوێ کوڕی خەڵک بکوژرێ بەڕاستی ئەوە هەنەوێ جا ئەگەر حکومەتێکیش ئاوە هابێ بەڕاستی هەر لابردنی زۆر باشە